زانایان من قسم العلماء الصبر إلى 3 أنواع. زانایان من تقسيم صبر وآرام قرتنيان كردوتا 3 نوع. النوع الأول وأعظمها هو الصبر على العبادات، لأن العبادات أو الصبر على الطاعة، لأن العبادات شاقة على النفوس وتحتاج إلى مصابرة ومجاهدة. عبادات لسر نفس قرانة، طاعة كردني إخوة بجهناني أمريكاني إخوة لسر نفس قرصة پێویستی بە ئارامگرتن هەیە تا بتوانی بەردەوام بی. خەڵکێکی زۆر لە ڕەمەزان دەسەکەن بە نوێژ، ڕۆژوش ئەگرن، بەس دوای ڕەمەزان ناتوانن بەردەوام ببن لەسەری، ئارامیان نییە بەردەوام ببن لەسەری، بۆیە نایبەنە سەر. بەڵام خەڵکانێک هەیە تەمەنیان 80 ساڵ بەسەرەوەیە، ئەگەر پرسیاریان لێ بکەیت تۆ لە ماوەی ئەم 80 ساڵە چەند ساڵە نوێژەکە، یعنی چەندێکی نوێژت کردووە، پێت ئەڵێ 65 ساڵە من نوێژەکەم. تەرکت کردووە، ئەویش پێت ئەڵێ نەک تەرکم نەکردووە، بەڵکو لەوانەیە ئەتوانێت سوێنی لەسەر بخوات کە یەک نوێژیشی نەفەوتاوە. 65 ساڵ. آخر ئەمە ئارامگرتنی ئەوێ تۆ ڕۆژانە 5 فەرزە نوێژ بکەیت. 65 ساڵ ئەمە ئارامگرتنی ئەوێ، بەبێ ئارامگرتن ناتوانی بەردەوام ببی لەسەری. النوع الثاني الصبر عن الوقوع فيما حرم الله، يا الصبر على المعاصي. ئارامگرتن لەسەر ئەوەی کەوا گوناح نەکەی. خۆشەویستەکانم، وەسائیلی گوناح ڕۆژ بە ڕۆژ زیادەکە، ڕۆژ بە ڕۆژ بە تایبەتی لەم زروفەی خۆمانە زۆر ئاسان بۆ گوناحکردن. یعنی ئەو وەسائیلانەی کەوا تۆ گوناحی پێەکەی زۆر ئاسان بوو، جاران وەسائیلی گوناح قورستر بوو، بەڵام سەردەم تا پێش بکەوێ، وەسائیلی تەکنەلۆجی تا پێش بکەوێ زیاتر تو ئەتوانی گوناح بکەی، بەڕێگای ئەنتەرنێت، بەڕێگای مۆبایل، بەڕێگای وەسائیلە تەکنەلۆجیەکان. بۆیە سەبرگرتن هەتا بێ قورسترە لەسەر ئەوەی کە گوناح نەکەی، لەسەر ئەوەی کە دوور بگری لە معسیەت. لەبەر ئەوە ئەگەر ئیماندار صابر نەبێ و ئارامگر نەبێ، ئەگەر دڵی خۆش نەبێ بەو مژدانەی کە خوا و پێغەمبەری خوا دایانە بۆ ئەو کەسانەی کە دوورەگرن لە گوناح، ئەگەر نەترسێ لەو هەڕەشانەی کە خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دایانە لەو کەسانەی کە گوناحەکەن، ناتوانێ بەردەوام ببێ. لەبەر ئەوە ئارامگرتن لەسەر ئەوەی کە گوناح نەکەی جۆرێکی تر لە جۆرەکانی صبر. بەشی سێیەم یا قسمی سێیەم، القسم الثالث هو الصبر على أقدار الله المؤلمة. ئارامگرتن لەسەر قەدەرەکان کە دێتە سەرتا، ئەو قەدەرە بە ئازارانەی ناخۆشانەی کە دێتە سەری ئینسانە، کە خوای تەعالا لە قورئانە باسیەکە ئەفەرمێ وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ مِنَ الْخَوْفِ والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات. تاقيتانا كينوا بنخوشي خوت نخوشة كوي توشي ديها آزار نخوشي أبي. تاقيتانا كينوا بكس مردن وبخوشا ويسان مردن. تاقيتانا كينوا بفقيري وهجاري جاري وهي بدولمني ببيتشوانا كي شيوا. تاقيتانا كينوا بزور لنا خوشيكاني الدنيا كهيج كسيكي ليه بدر نية، يعني هيج كسيك لم تاقي كردنوانا بدر نية. وبشر الصابرين، مش دبر أو كساني كوا آرام أجرن، الذين إذا أصابتهم مصيبة أواني كأجرتوشي مصيبتك بين قالوا إنا لله وإنا إليه راجعون. إيمان بقدر ويان بيئكا كوا آرام بقرن، دل خوشبون بمجدكاني إخوة وبيغمري إخوة صلى الله عليه وسلم ويان بيئكا كآرام بقرن. أجينا زورنا راحة إنسان آرام بقري لسر دوست مردن بونمونه، لسر خوشويسان دور كوتنوي خوشويسان زور قرصة زورنا راحة تولا كتو بريكا كوريك لدز بدي كتشيك لدز بدي لكتو بريكا خشكيك برايك
لە کتوپڕێکە باوکێکی بەسۆز دایکێکی زۆر بە بەزەیی لە کتوپڕێکە لە دەست دەربچێ یان لە کتوپڕێکە مێردەکەت یان لە کتوپڕێکە هاوسەرەکەت لە دەست بدەیت ئەمە زۆر قورسە زۆر ناڕەحەتە بەڵام ئەگەر ئینسان لەبەر خاتری خوا سەبر بگرێ ئارام بگرێ دڵی بەوە خۆش بێ کە حیات و ژیان بەس ئەم دنیایە نییە بەڵکو حیاتی حەقیقی پاش مردنە ئێمەش ماوەیەکی کەم پاش ئەم ماوە کەمە ئەگەڕێنەوە بۆ لای خوای تەعالە ئەوە معنای ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون پاش ئەم ژیانە کەمە خۆشمان ئەمرین و ئەگەڕێینەوە بۆ ئەو حیاتە حەقیقیەی بۆ ئەو ژیانە ڕاستەقینەی کە خوا ئێمەی بۆ خوڵقاندووە ئەو کاتە دڵت سەبووری بۆ دێ و ئەتوانی ئارام بگری و خوای تەعالاش لە قورئانە لە 90 شوێنە باسی سەبری کردووە چونکە بەو سەبرە نەبێت تۆ ناتوانی ژیان بەسەر ببەی ئیتر ئەو سەبرە لەسەر تاعەت و عیبادەتەکان بێ یا لەسەر حرامەکان بێ کە خۆت دوورگری لە حرامەکان یان وەکو سەبرگرتن بێ لەسەر ئەو موسیبەت و ناڕەحەتیانەی کە دێتە سەرتا لە ژیانی دنیا